کۆبوونەوەی ئێمڕۆی ئێمە لەسەرەوەیە کە مامەسایانی ئاینی بە خۆشحاڵیەوە پەیامی پشتیوانی و هاوکاری خۆیان بۆ سنووری قەزاکەمان و بۆ لیژنەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆبووینەتەوە. دەستخۆشی لە بەڕێز قایمقام و سەرجەم هێزەکانی ئاسایش و ناوخۆ و کارمەندانی تەندروستی دەکەین کە دڵسۆزانە و پێشمەرگە ئاسا لە هێڵی بەرگری بەرامبەر کۆرۆنا ئەرکی خۆیان بەجێ هێناوە. دوو داوا لە هاوڵاتیان بەگشتی و دانیشتوانی ناوچەکەمان بە تایبەتی دەکەین کە زیاتر پابەندی ڕێنمایە تەندروستی و ئەمنیەکان بن و خۆڕاگر و ورە بەرز بن پشتیوان بەخوای گەورە بە هاوکاری هەموو لایەک ئەم بارودۆخەش تێدەپەڕێنین و پابەندبوونمان بە ڕێنمایەکان و مانەوەمان لە ماڵدا ئەوەیە کە دەممان بە زیکر و نزا و پاڕانەوە بێ و هەروەها دەستمان کراوە بێ بە سەدەقە و چاکە ئینشاءڵڵا ئەبێ بە مایەی ئەوەی خوای گەورە ئەم بەڵامان لێ دوور بخاتەوە. سێهەم داوا لەو کەسانە دەکەین کە لە ڕێگەی نایاساییەوە لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە پەیوەندی بکەن بە بنکە تەندروستیەکانەوە. داوا لە هەموو دەوڵەمەنانی شار و هەموو ئەوانەی کە هەیەە بێن بەدەم داواکاریەکەمانەوە بۆ دابینکردنی ئەو کەرەستانەی کە بۆ ئەو نەخۆشیە پێویستە لەم کاتەدا.